موچەکە وەرگرت ناوەڵە وتیان شەوەی دێن بۆ ئێوە چین کە شەو بێنەوە پێشمەرگەن بەڵێ خانشین پێمەگەن باشە ئەم موچەیە ئەگەر ئاوا هەمومان گێ بێت لە کاتی خۆیان بۆیەوە باشە بەڵێ وڵاگەر بێت لە خۆتی خراپ خراپە وڵا منە چاکە ئێستا بڕیارێک هەیە کە حکوومەتی هەرێم موچە نەوت بنێرێ و حکوومەتی عراقیش موچە بنێرێ هەمومانگی ئەم بڕیارێکی چۆن بڕیارێکی چاکە وڵا بڕیارێکی باش ئەگەر جێبەجێکەن و تاو کەسیان پاشگەزنەوەی لەم قسانە ئیشێکی باش ئەگەر پاشگەزی بوون لە قسەکانی خۆیان دەسڵاتمان نیە بژین چ خۆیمە دەسڵاتی ئەومان هەیە بەڕێز ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و عراق بە باشە پێمان خۆشەرە وڵا پێمان خۆش ڕێکەوت خۆی هەموو کاری هەر ڕێکەوتن باشە تا شەڕ و قین و قینکاری وانە قینە دوو ماڵکاو لەگە خۆر ماڵە کاول ناکە وەزئی خەڵک چۆنە بەگشتیەوەی کە تۆی بینی لەگەڵ تاخیربوونی موچە وڵا وازی خەڵک خەرزارەوێت و خەڵک فەقیرە و خەڵک چاوەڕێی موچێ نەویتە قەرزارێت چیەکە خۆ کە قەرزاری وەزە ناخۆش ناوێت